بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. ڕێژەی بێکاری و هەژاری لە عێراق و هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. بەپێی دوایین ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق لە سەدا 27 گەنجان لە هەرێم و عێراق بێکارن. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف پرۆفیسۆری ئابووری لە ئەستۆدیۆی سەرەکی لە هەولێرشەوە دکتۆر ئیدریس ڕەمەزان مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەمین. ڕێژەی هەژاری و بێکاری لە عێراق و هەرێمی کوردستان ڕووی لە هەڵکشانە. بەپێی نوێترین ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق لە سەدا 27 گەنجانی عێراق و هەرێم بێکارن و لە سەدا 31 خێزانەکان لە دۆخێکی خراپی ئابووریدان و داهاتی هەر خێزانێکیشیان لە خوار 200,000 دینارەوەیە. لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی و سەرهەڵدانی ناکۆچی سیاسی لە نێوان لایەنەکان ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێم بەرز بووە. بە پێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان لە ساڵی 2017 ڕێژەی هەژاری لە سەدا 15 و ڕێژەی بێکاریش لە سەدا 14 بوو. بە پێی لێدوانی بەرپرسانی وەزارەتی پلاندانانی هەرێم پێش ساڵی 2014 لە هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری لە سەدا 6 و ڕێژەی هەژاری لە سەدا 3 بوو. دوای بڕیاری دەسەڵاتدارانی هەرێم بۆ فرۆشتنی نەوت بەسەربەخۆ، ڕێژەی هەژاری و بێکاری لە ناو هاوڵاتیان ڕووی لە زیادبوون کرد و سیستەمی پاشەکەوتیش داهێنرا. بەشێکیش لە شارەزایانی ئابووری دەڵێن نەوت بۆ دەسەڵاتداران بۆتە نیعمەت و بەو هۆیەوە زیاتر دەوڵەمەندتر بوون. بە پێچەوانەشەوە هەژاری و بێکاری لە ناو خەڵکدا زیادی کرد. لە لایەکی ترەوە لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی ناسەقامگیری دۆخی سیاسی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کەمی کرد. کەمبوونەوەی پرۆژەکانی وەبەرهێنانیش بووە هۆی ئەوەی بە هەزاران کەس لە کەرتی تایبەت کارەکانیان لەدەست بدەن و هەندێک لە وەبەرهێنەرەکانیش سەرمایەکانیان بردە دەرەوەی وڵات. زیادبوونی ڕێژەی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە دەسەڵاتدارانی هەرێم پلانێکی استراتیژیان بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و هەژاری نییە. بە پێچەوانەوە بەهۆی زیادبوونی گەندەڵی و بەهەدەردانی داهاتی هەرێم ڕێژەی بێکاری و هەژاری زیادی کرد. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان کە دکتۆر بەخێر بێنەوە سەرتەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە قسە لەسەر ڕێژەی هەژاری و بێکاری بکەین. پێناسەیەکی بێکاریمان بۆ بکەی لە زانستی ئابووریە بێکاری چیەوە ئەوانەی کە بێکار هەژمار دەکرێن چێن؟ بەڵێ پێشەوەی تەبەن سەرتا سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی بەڕێز. پێشەوەی ینی پێناسەی بێکاری بکەین و بزانین کێن ئەوانەی بێکارن دەبێ بزانین بێکاری لە چ کۆمەڵگەیەکە. مەبەستمەوەی کۆمەڵگەی ئەو وڵاتی کە مەسەرەن باسی بێکاری تیاکرێت ئەبێت بێکاری ئەژمار بکرێ لە ئاست ئەو خەڵکانی کەوا خەڵکن پیان ئەوترێت هێزی کار. هێزی کار کێیە؟ هێزی کار ئەو خەڵکانی کەوا لە تەمەنی کارکردنان ئارزووی کارکردنیان هەیە و توانای کارکردنیشیان هەیە. ئەو خەڵکانە ئەگەر بێت و بێکار بن ئەمانە ئەچنە نێو خەڵکانێک کە بە بێکار ئەژمارەکرێت. ینی بێکاری لە ناو خەڵکانی هێزی کارە. ینی بۆ نمونە کەسێک کە تەمەنی لە خوار 18 ساڵەوەیە لەبەر ئەوەی ینی ئەمە بە هێزی کار ئەژمار ناکرێت. ئەو خەڵکە ئەگەر کاریشی نەبێ بە بێکار حساب ناکرێت. کەسێک گەر لە سەر و تەمەنی 65 ساڵەوە بێت ئەگەر ئیشیشی نەبێت ئەمە بە بێکار ئەژمار ناکرێت. لە زۆربەی وڵاتانە ئەو کەسانێکی کە کەیبانووی ماڵن ئەمانش هەر بە بێکار حساب ناکرێن. ئەو خەڵکانی کەوا پەککەوتن ئەگەر ئیشیان نەبێت بە بێکار حساب ناکرێن. ئەو کەسانی کەواتە لە سەر و تەمەنی 18 ساڵانن لە پرۆسەی خوێندنان ئەمانش بە بێکار حساب ناکردن. ئەوانەی کەوا حازرن بۆ کارکردن، توانای کارکردنیان هەیە، ئارزووی کارکردنیان هەیە، بەڵام کاریان دەست ناکەوێت ئەوانە بێکار. بەڵ ئەی بێکاری چییە؟ یعنی لە زانستی ئابووریە بێکاری
بێکاری یعنی بڵێن ئەوەی کەوا کاری نەبێت ئەوەی ئیشی نەبێت وەکوتم ئەوەی کەوا ئارەزووی کاری هەیە توانای کارکردنیشی هەیە بەڵام کاری دەست ناکەوێت هەلکی کار نەڕەخساوە لە بەردەمی بێکارە دەرامەتی نییە ئیشی نییە ئەو بێکار بەس وەکو تەمەنەوەی کە بۆنم لە سەروی 18 ساڵ بووە گەر کاری نەبێت تا 65 ینی هەمویان بە بێکار حساب ناکرێن بۆنەوە باسی خوێنکارانی زانکۆ بوون و پەیمانگەکان کە لە پرۆسی خوێندنان ئەوانە بە بێکار ئەوانش بە بێکار ئەژمار ناکەن حتا کەیبان و ماڵیش ینی ڕەبات البیوت ئەوانش بە بێکار ئەژمار ناکرێت ئەمانە هەمووی بێت دەرکرێت یعنی بەسەر ئێمە دانیشتوانمان هەیە با بڵین 10 ملیۆنە ئەوانی کەوا لە تەمەنی کارکردنان لە 18 بۆ 65 5 ملیۆنن 5 ملیۆنەکە هەمووی هێزی کار نییە ئەوانی کەوا خوێنکارن ئەوانە هەر هێزی کار نین لە تەمەنی کارکردن بەس هێزی کار نین کەیبانووی ماڵ ئەوانە لە تەمەنی کارکردن بەس هەر بە هێزی کار ئەژمار ناکرێن ئەوانی کەوا پەککەوتن ئەمانە ئەوانەی لە سژنان ئەمانە هەموو لە تەمەنی کارکردنان بەڵام هێزی کار نین بۆ ئەو کێنەوانی هێزی کار ئەوانی کەوا توانای کارکردنیان هەیە و ئارەزووی کارکردنیشان هەیە ئەچنە بازاڕی کارەوە هەلی کارکردنیان دەست ناکەوێت ئەوانە بێکار ئەی سەبارەت بە هەژاری چیەوە خود لە زانستی ئابووریدا زۆر جار باسی زاراوەیەک دەکرێت مەسەلەی ئەوانەی کە لە خوار هێڵی هەژاریەوەن ینی بە کێ دەوترێ ئەوانەی کە هەژار وە لە خوار هێڵ هەژاری ئەم مۆزوعای عنی و کۆڵێ یعنی ڕێکوتنیکی تاو نەکراوە لە سەرکی هەژارەکان کێن و کێن ئەوانی بنە هەژار و ئەکچنە ناو خەڵکە هەژارەکان ئەگۆڕێت بە پێی کات بە پێی شوێن ینی کەواتە پێوەری هەژاری جیاوازە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر بۆ منە لە وڵاتی و کەنەدا و ینی وڵاتێکی دەوڵەمەنە خۆشگوزرانە خەڵکی ئەوانی کەوا زۆربەی هەرە زۆری دەرامەتەکەی خۆیان لە پێداویستێ تایبەتەکانە پێداویستێ زۆر سەرەکیەکانە سەرفەکەن ئەوانە هەژارن ینی ئەوانە هەموو پێداویستەکانیان دابین کردووە لە خۆراک لە نیشتەجێبوون لە فێربوون لە تەندروستی ئەمانەی هەموو دابین کردووە و بەشێکیش لە یعنی پێداویستی خۆشگوزەرانیشان دابین کردووە بەڵام لەبەرەوەی زۆربەی بۆ پێداویستی سەرەکیەکان بەکارێنێ ئەوانە بە هەژار حساب بکرێن لە هەنێ جارە ئەگەر هاتوو پێداویستی تایبەتەکان سەرەکیەکان یعنی حاجاتی ئەساسیت دابین کرد هەر هەژاری چونکە بە هەژاری بەشتی تر جاری وایە ئەگەر نتوانی دابینیکەی هەر هەژاری یعنی بابەتی هەژاری زۆر فراوانە هەژاری هەر ئەوە نیە تۆ نتوانی خۆراک دابینکەی هەر هەژاری هەر ئەوە نیە تۆ نتوانیت پۆشاک دابینکەی یاخو نیشتە جێبوون حتا ئەیخەنە بابەتی ئەوەی کە یەکێک هەژار بێ لە ڕووی عەقلیەوە یعنی سەرمایە گوزاریتیانە کرابێ یعنی مەسەن لە ڕووی جەستەییەوە مەسەن هەژارە لە ڕووی نیشتە جێبوونەوە هەژارە ئەگەر یعنی نەچوو بێتە پرۆسی خوێندنەوە هەژارە بە پرۆسی خوێندن جاری وایە ئەڵەن کەسێک ئەگەر حتا یعنی لە وڵاتێکا بێ ئەگەر یعنی ئەمانیتیان نەبێت هەژارە بە ئەمان ئەگەر حڕیت نەبێ هەژارە بە حڕیت کەواتە مەفهومی هەژاری مەفهومێکی فراوانە تۆ ئەتوانی هەژاری یعنی بە ڕوانگە فراوانەکە سەیریکەی بە ڕوانگە تەست کە کەش سەیریکەیت ینی ئەگۆڕێت لە کاتێکەوە بۆ کاتێکتر لە زمانی کۆنا ئەوەی کەوا پێداویستی هەرە سەرکیەکانی دابین پێدە بەسن خۆراکێکی هەبوو بێت و بیتوانێت لە شوێنێکە خۆی یعنی بپارێزە لە گەرما و سەرما ئەوە مەسەن هەژار نەبووە ئێستا لە بەرەوەی پێداویستەکان زۆر بووە کەسانی کۆمە ئەگەر مەسەن ساری نەبێ هەژارە جاران هەر بیر نەکراوەتەوە لەوەی گەر ساری نەبێ هەژارە یعنی مەسەن ئەگەر خەتی ئەنتەرنێتی نەبێ هەژارە ئەگەر مۆبایلەکەی تەواو وەکو پێویست نەبێت ئەوە هەژارە بۆچکە یعنی مەسەن پێداویستەکان زۆر بووە تۆ نتوانی ئەو پێداویستیانە لەگەڵ زۆربوونی پێداویستەکانە دابینکەی هەژاری کەواتە مۆزوعی هەژاری یعنی مەسەن لە زۆر ڕۆتوانی باسی زۆر باشە بەس کاتێک بۆنمە ڕێژەی هەژاری و بێکاری دەبێتە ڕێژەیەکی مەترسیدار بۆنم لە سەدا چەند ئێمە گەرە هەر وڵاتێکە بۆنم لە بێکاری و هەژاری مەترسیدارە ئاماژەی مەترسیداری تێیە بەڵێ بەنسبەت بێکاریەوە بێکاری ئەمە ڕێژەیەکمان هەیە لە ئابووریا پێوترێ ئاستی نۆرماڵی بێکاری ئاستێکی طبیعیە لە سەدا 5 یعنی مەسەن شتێکی ئاساییە یعنی تۆ ئەگەر یعنی بێکاری لە سەدا
5 بوو ئەوە پێوتە فڵ ئیمپلۆیمنت یعنی تەواو یعنی بەگەڕخستن هەیە بەکارخستن هەیە یعنی با معناه و تقریبا يعني بێکاری نییە بۆ چکە ئەو بەشە بێکاریکەوە هەیە کە پێوترێ سروشتی نۆرمال ئەو خەڵکانن کەەوە یعنی مەسەن شوێنی نیشتەجێبوونی خوان گواسۆتەوە یان شوێنی مەسەن کارەکەی خوان گواسۆتەوە تاوکو ئەو کاتێکەوە یعنی ئەگیرسێنەوە بە کارێکی تازەوە ئاعتیادی ئەمنەوە بێکارێ بەڵام ئەگەر لەو ڕێژەیە تێپەڕی ئەو ڕێژەیەکی ناسروشتیە هەژاریش طبعاً يعني دواني مثلا ستانداردێکی جیانیش بۆ هەژاری دانراوە بۆ من ڕێژەی چەند بێ مەترسیدارە چۆن نەوێ بەڵێ يعني مثلا طبعا ئەگەر يعني مثلا حدەکە لە خوار يعني مثلا سەدا 5 بوو ئەوە يعني شتێکی زۆر اعتیادیە لەوە زیاتر بۆ وردە و تابێ خراپتر اینجا مۆزوعەکە هەر هەژاری نییە ئاستی هەژاری يعني مثلا جودك معناها جوازيه لانه هاجر وكو شلون بالعربيه هذا الفقر المزري يعني هجاري وزور هجاري وايجار هجاري يعني مثلا خلقك مثلا مثلا لشتا الرفاهيه كان غير هجار بو أو يعني مثلا دسينكو ترى دي هجار عندي شت اگر مثلا حاجات اساسيه كاني دابين بو او زور هجاره اگر قش حدي بسيتي يعني او ايجار هجاري يعني مثلا اگر بلين بدخو توشي بدخوراكي بو يعني دخلكي حتى تاميني خوراكي بيسي نكر ل سعراتي حراري او ايجار هجار يعني شجيبوني طاونه بو ايجار هجار سپاس دەکەم کاک دکتۆر گەبچینە بڵێن لای کاک دکتۆر ئیدریس کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسەلەی ڕێژەی بێکاری وەزارەتی پلاندانانی عێراق لە دوایین ئاماریدا باسی لۆ کردو کە لە سەدا 27 گەنجان لە هەرێم و لە عێراق بێکارن پێ دوای ئەمە ڕێژەیەکی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش کە ئەوەندە گەنجان تێیدا بێکار بن سرەتا سڵاو لە ئێوە و لە بینەرانی پێم تیڤی و سڵاوڕێزشمێ بۆ دکتۆر محەممەد سەبارەت بەوەی ڕێژەی 127 ڕێژەیەکی مەترسیدارە بەڕێی من بە حکمی ئەوەی کە دەتوانین بڵێن ڕێژەی یاساییەکە بۆ نمونە لە نێوان 105 بۆ تقریبا 107 بەڵام ئەم ڕێژەیە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە عێراق بە دۆخێکی ئابووری ناڵەبار و بە دۆخێکی ڕامیاری یاخود سیاسی زۆر ناڵەباردا ڕۆیشتووە ئەگەرەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەتوانین بڵێن زۆر جار کاریگەریەکی تەواوی خستۆتە سەر هەموو جملەکانی ئابووری و لەسەروی هەمووشانەوە بێکاریەکی یەکجار زیاد چونکە ئێستا زۆربەی زۆری شارەکانی عێراقی بە تایبەت چ بە خوار و ناوەڕاستی عێراقەوە هەتا هەرێمی کوردستانیش ئەم جۆرە ڕێژەیە تا ڕادەیەک دەتوانین بڵین هۆکارە گرنگەکانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاسەوارەکانی شەڕی داعش یا خود بۆ نمونە قەیرانی دارایی و چەندین حاڵەتی تر بۆیە ڕێژەی 127 بەڕای من ڕێژەیەکی مەترسیدارە ئەگەر بێت بۆ نمونە بەرەوکی نێگرنەوە یاخود هەوڵی چارەسەرکردنی نەدەین ئەمانە هەمووی هۆکارێکی زۆر گرنگن بۆ ئەوەی چونکە کێشەی کۆمەڵایەتی و کێشەکانی تری دێ بدوای خۆیدا دێنێت بەڵێ ئەی سەبارەت بە هەرێمی کوردستانە چەندە ئەمساڵ ئامار ڕاڕنگێنراوە بەڵام ساڵی ڕابردوو باس لەوە کرابوو کە لە هەرێمی کوردستانە ڕێژەی بێکاری وەزارەتی پلاندانانی هەرێم باسی لەوە کردو کە لە سەدا 14 و هەژاریش لە سەدا 15 پێ دوایە ئەم ڕێژەی هەژاری و بێکاری زۆر لەوە زیاترە کە لەلایەنە پەیوەنددارەکان چی لە هەرێم چی لە عێراق ڕادەگەێنرێت هەرچەندە ئەم جۆرە ڕێژەیە لە دوایین ئاماری دەستەی ئامار و وزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەکە گەیشتێتە بۆ نمونە 110.1 کە بە حکمی ئەوەی لە ساڵی 2018 و لە هەمان کاتیشدا بوونی جۆرە چارەسەرێک لە قەیران یاخود بۆ نمونە دۆخی ئابووری بەرەو ئاراستەیەکی باشتر ڕۆیشتووە بە حکمی ئەوەی کە ڕێژەی پاشەکە و کاریگەریەکی تەواوی لەسەرەوەی کردووە کە ڕێژەکە بەلایەنێکی کەم بوویتەوە ئەمانە هەمووی وای کردو کە ڕێژەکە بۆ نمونە لە 113 یاخود لە 114 بەرەو 110 و ڕێژەیەکی کەمتر بڕوە لە هەرێمی کوردستانیش بۆ نمونەیش بەشێکە لە عێراق بەڵام ئەو جۆرە دۆخی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزێرێت بەڕێی من لەگەڵ ناوەڕاست و خارو عێراق فەرق و جیاوازیەکی تەواوی هەیە بۆ چونکە ئەو جۆرە سەقامگیری ڕامیاریە کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە هەموو شارەکانیەوە وای کردووە کە زۆر جار کاریگەریەکی تەواوی هەبێت لەسەر ڕێژەی بێکاری لە شارەکانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ناوەڕاست و خواروی عێراق چونکە زۆر جار بوونی سەقامگیری ڕامیاری کاریگەریەکی تەواوی هەیە بۆ دەرفەتی کارکردن و لە هەمان کاتیشدا بۆ ئەنجامدانی کار بە تایبەت لە سکتەری تایبەتدا بەڵێ
بەڵێ بەس بە بۆ چوونی بەڕێزت پێشتر کە پێش 2013 بەرپرسانی وەزارەتی پلاندانانی هەرێم باسییانەوە کرد کە ڕێژەی بۆ نمونە بێکاری لە سەدا 6 بووە، مەسەلەن هەژاری لە سەدا 3 بووە، بەڵام دوایی 2014 بەرز بۆتەوە بۆ لە سەدا مەسەلەن 14 و 15 هەردوو حاڵەتەکە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە کە مەسەلەن بۆچی لەو ماوەیەدا ئەوەندە ڕێژەی بێکاری بەرز بووە؟ بەڕێی من گرنگترین خاڵ دەگەڕێتەوە بۆ ئەوەی بێ بەرنامەیی و نابوونی شەفافیت بە تایبەت لە بەرنامە و پلانی حکوومەت و وزارەتەکانی تایبەت یاخود وزارەتەکانی معنی بەم جۆرە لایەنانە کە وای کردووە کە زۆر جار کاریگەریەکی تەواو لەسەر بەرزبوونەوەی ئەم جۆرە ڕێژەیە ڕوو بدات و سەرەڕای ئەوەش دەتوانین بڵێن شەڕی داعش کە لە سەرەتای 2014 دەستی پێ کرد و قەیرانی داراییش کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد، ئەمانە هەمووی هۆکارێکی زۆر گرنگن بۆ ئەوەی ئەو جۆرە ڕێژەیە لە 16ەوە بەرەو بەرز بێتەوە بەرەو 14 و ڕێژەکانی تر، چونکە کاریگەریەکی یەکجار زیادی لەسەر خەڵکەکەی هەبوو. یەک لەوان بۆ نمونە کە بودجێ لە عێراقدا بە شێوازێکی ڕادەبەدەر کوتێنراو لە هەمان کاتیشدا شەڕی داعش زۆربەی زۆری خەرجیەکانی حکوومەت بۆ ئەم جۆرە شەڕە دەڕۆیشتن، ئەمانە هەمووی وای کرد کە زۆر جار و لە هەمان کاتیشدا زۆربەی زۆری کۆمپانیەکانیش ئەوانی کە جاران لە هەرێمی کوردستان لە کارەکانیان دەکرد بە حکمی ناڵەباری و ناسەقامگیری سیاسی وای کرد کە زۆر جار ئەم جۆرە کۆمپانیانە ڕووی لە وڵاتەکانی خۆیان بکەن، ئەمانە هەمووی وای کرد دەرفەتی کارکردن لە وڵات یاخود لە هەرێمی کوردستاندا ڕێژەکەی بەرەو بەرزبوونەوەیکی تەواو ئەوەن بەرەو بەرزبوونەوەیکی کەم بچێت و کاریگەریەکی تەواوی لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری هەبوو کە لە 16 بەرەو 14 ڕۆیشت. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆ دوات تەگرێم و لای بەرز کاکتۆ محەممەد کە سەبارەت بووی ڕاگەندراوە لە هەرێم لایەنە پەیوەندیارەکەم بۆ نمونە ئەوەی بێکاری باز لە 14 بۆ هەژاری لە 15 پێ دوایە زۆر لەوە زیاترە ڕێژەی هەم بێکاری و هەم هەژاریش لە کوردستانە؟ خۆی هەر ئەو ڕێژەیە خۆی زۆرە لە ڕاستیە، بەڵام خۆ ئەو ڕێژەیە تاو مەزبوطە و دقیقە، ینی من کێشم لەگەڵ دقەتی ڕێژەکە هەیە لەبەرەوەی لە وڵاتی ئێمە ینی بەیانات زۆر دقیق نییە و ینی ئەو جیهەتانێکی کەەوە بەرپرسن لە کۆکردنەوەی بەیانات زۆر بەحساعاتی تەواو دقیقیانەیە، لەبەرەوە ینی تەواو مەزبوط نییە ینی ئەو ڕێژەیە. بەڵام ئەگەر ئەو ڕێژە حسابیکەین بڵێن ڕێژەکەوایە بڵێ ینی ڕێژێکی گەورەیە و زۆرە و ئاستێکی مەترسیدارە ئەگەر بێت و بێکاری ئەوەندە زۆر بێت و هەژاریش ئەوەندە زۆر بێت. بەڵام یعنی لە وڵاتی ئێمە ینی بە پێی پێوەرە جیهانیەکان ئەگەر بێت و حسابی بکەین کەسێک ئەگەر ئەو دەرامەتەی دەسی ئەکەوێت لە کارێک یا ئەگەر هات و پێداویستە هەرە سەرێکیەکانی بۆ دابین نەکرد ئەو یعنی بە ئەتوانیت ناڵێم یعنی بە دقیقی وایە هەتا بەکاریش حسابی نەکەیت. لە هەرمی کوردستانە خەڵکانێک هەیە لەوانەیە کاریش بکەن بەڵام ینی وا خۆیان پیشانە دەنکەوە کاریان نەکردووە بۆ چکە عقلێتێک هەیە یاخود بڵێن ڕۆشنبیریەک هەیە لە وڵاتی ئێمە ئەوەی کەوا لە بواری حکوومەتە کاری نەکرد خەڵکەکە بێ ئیشە، ینی زۆر جاری وا هەیە ینی ئەو کەسە ئیشیشی هەیە بۆ نمە سایق تەکسیە، سایقی تەکسی خۆی لە ڕاستی ئەمە ئیشە بۆ چکە لە بازاڕی کارە ینی ئیشی کردووە و دەخلیشی دەست کەوتووە، بەڵام لەبەرەوەی لە دایرە ئیشی نەکردووە ئەڵێ هێشتا بێ ئیشم، یاخو مەسەن ئەو کەسێکەوە عارەبانی بەدەستەوەیە ئیشەکات شەفرۆشە لەسەر جادا، ئەوانە هەموو ئیشن لە ڕاستیە کارن، بەڵام خۆی بە بێکاری دانێ. لەبەرەوە یعنی ئەو معلوماتانە ئەو بەیاناتی کۆکرێتەوە لەسەر بێکاری ئەوە یعنی دقیق نییە. ئەمە لەلایەک لایەکی تر ئەو خەڵکانی کە بە ناو ئیشیان کردووە بە پێی پێوەرە ئابوووریەکان ئەو نوعی ئیشانە جۆرێکە لە بێکاری کە پێوتری بێکاری شاراوە بەتاڵی مقەنعە. بۆ بێکاری شارەوە چیە؟ ینی دارێمی کوردستانە زۆرە بێکاری زۆریشە زۆریشە بێکاری شاراوە بەتاڵی مقەنعە لە وڵاتی ئێمە لە وڵاتە ڕێعیانە بۆ نمونە وڵاتانێکەوە داهاتەکانیان زۆربەی هەرە زۆری داهاتی نەوتێ بۆ نمونە ئێمە یعنی مەسەن هەناردەکانمان لە عێراق نزیکەی 9.5 لە داهاتی نەوتیەوە ینی سادراتی نەوتیمان ئەوەنە پێکەێنێ و ڕێژێ پێکەێنێ و زۆربەی هەرە زۆری ئەو داهاتانی کەوا دەستمانەکە ئەو بودجێشی کەوا مەسەن دیاریەکەن بۆ نمونە لە عێراق بودجە ینی شەر نییە تۆ هەر دای ڕژی لەسەر ئەساسی داهاتی نەوت، ئێمە لە عێراق لەسەر ئەساسی داهاتی نەوت بۆ چکە زۆربەی هەرە زۆری داهاتەکان داهاتی نەوتە و ئەو پێداویستیانی کەوا هەیە ینی مەسەن کە دابی نەکرێ لە ڕێگەی
خەرجیەکانمان کە لە داهاتی نەوتەوە دەستمان کەوتووە لە وڵاتی ئێمە بۆن لە هەرێمی کوردستانیشە خەڵکانێکی زۆر هەیە لە دام و دەستگا حکوومەکانە ئیشەکەن بەناو ئیشەکەن لە حقیقەتا ئیش ناکەن بۆ چکە ئیش کارکردن هەدەف لێ چییە؟ هەدەف لێ ئەوەی کەواتەوە تو بەرهەم بخڵقێنیت یعنی ئەوترێت یعنی حتا پێش ئەم بارودۆخی ئێستا کە خەڵکەکان دوو ڕۆژ و سێ ڕۆژ ئیشەکەن کاتێکیش کە بەناو ئیشیان کردووە بە تەواوەتی مەسەن ڕۆژانی هەفتە هەموو کاریان کردووە بەڵام لەبەر ئەوەی ئیشەکانیان ئامانجی حقیقی ئیشی نەپێکاوە ینی بەرهەمیان نەبووە حساب کراوە لە عێراقا ڕۆژانە کەسێک کە مۆزەفی حکومی بێ 17 دقیقە ئیشەکە یعنی لە جیاتیەوەی 6 ساعت بکە 17 دقیقە ئیش کردووە یعنی بای 17 دقیقە بەرهەمی خۆڵقاندووە کەواتە زۆربەی هەرە زۆری خەڵکەکان کە دام و دەستگا حکوومەکانە مەسەلا ئەمە بۆ هەرێمیش ڕاستە بۆ هەرێمێکی 5 میلیۆن کەسی بۆ نمونە نزیکە 700,000 فەرمانبەر بەس فەرمانبەری هەیە ینی زۆرە بەبەرەوە دەژماری دانیشتوان بێکاری شاراوی دروست کردنی زۆربەی هەر بێت لە فەرمانگە حکوومیەکانە ئێمە هەر بەهینی خۆمان ینی باسیەکەی ئەڵەن خەڵکانی بندیوار زۆرە و خەڵکانێک لە دایرە ئیشەکەن بەناو ئیشەکەن و لە حقەتا ئیش ناکەن و ئێستا هەر بە فعلی سەیری داوایری حکوومەتی هەرێمی کوردستان بکە داوایرەکان لەو کاتەوەکەوە موچەکان کەم کراوەتەوە ینی مەسەن لە هەفتەیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژەکەن یعنی 2 ڕۆژ 3 ڕۆژەکەش لە حقەتە هەر دانیشتون ئیش ناکەن یعنی کەواتە ئەمانە هەمووی بەتاڵی مقەنەعن چکە بەرهەمیان نییە هەدەف لە ئیشا چیە تۆ بەرهەم بخڵقێنیت لەسەر ئەو ئەساسە تۆ موچە وەرەگری یعنی تۆ موچە وەرگریت و بەرهەمە نەبێت ئەو موچەیە موچەی ئیشکردن نییە کەواتە لە حقەتە بێئیشیت بەڵام موچە وەرگرتووە چکە ئیستحقاقی ئیشەکەی خۆ نییە ینی فەلسفەی موچە وەرگرتن ئەوەیە کەوا تۆ ئیشێکە کردبێ لە بەرامبەرێ کارە یعنی موچە وەرگرت بێت ئەمانە خۆی لە حقەتە بەتاڵی مقەنەعن بەڵام ئێمە لەبەر ڕۆشنبیریەکی هەڵەمان هەیە ئەڵێن ئەوانە ئیشەکەن بەڵام خەڵکێ ئەگەر لە دەرەوە ئیش بکات یعنی تۆمار نەکراوە بەوەی ئیشکەرە خۆی بەتاڵت دانێت و لەوانێت دائیرەیەکیش یعنی دارەی حسای هەرێمی کوردستانیش بەبێ ئیش داینێت سپاس دەکەم کاکتۆری دیز ئەگە بکەرم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە زۆر باز دەکرێت لە دوای 2014ەوە مەسەلەی ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستانە زیادی کرد تا چندێک پەیوەندی بۆ بوو کە مەسەلەن سەڵاتدارانی هەرێم بڕیاریاندا سەربەخۆ مەسەلەن نەوت بفرۆشنەوە پەیوەندی بۆ کاریەوەی کە مەسەلەن ڕێژەی هەژاری بێکاری بەرز بێتەوە لە بریەوەی کە خۆشگوزەرانی بەدی بێنێت وەکو سەرەتاش ئاماژەم بێگەر زۆر جار بێ بەرنامەیی یاخود بێ پلانی لە کارەکاندا دەتوانین بڵین لەوانەیە ئاساواری ئابووری و کۆمەڵایەتی و ڕامیاری خراپ بە دوای خۆیدا دەهێنێت ئەوەی لە هەرێمی کوردستانیش لە ساڵی 2014دا گوزێری کرد بەڕێی من یەکێک بوو لەو جۆرە هەڵانەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین بڵین پەنای بردەبەر بۆ نمونە فرۆشتنی ناوت بە شێوازێکی سەربەخۆ چونکە شێوازی سەربەخۆ کاتێک کە تو بەنا دەبێ بەر داهاتەکان و احتیمال لەسەر خودی خۆت دەکەی پێویستە بەرنامە پلانێکی ستراتیژیت هەبێت بەڵام لە هەرێمی کوردستاندا ئێمەم جۆرە بەرنامەمان نەبینی هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵێکی سەرەکیدا بۆ ئەوەی دەتوانین بڵین سەربەخۆ نەوتەکە بفرۆشێت و لە ڕێگای بۆ نمونە خودی خۆیەوە بە بەنابردن بە وڵاتانی تر یاخود بە هاوکاری کۆمپانیەکانی جیهانی ئەو جۆرە نەوتە بەڵام بێ بەرنامەی حکوومەت وای کرد کە زۆر جار کاریگەریەکی تەواو دروست بکات و دۆخەکە ئالۆستر بێت لەو جۆرە دۆخەیەکەوە ئێمە لە هەرێمی کوردستانمان بینیوە بە تایبەت لە 2014ەوە کە سەرەتای دروستبوونی قەیرانی داراییە سەرمای ئەوەش وەکو ئاماژەمان بێکرد زۆر جار نەبوونی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە عێراقیش داهات کە ئەمە ئەگەری سەرەکی بوو لە ڕێگایەوە ڕێککەوتنی نەوتی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی دروست نەبوو بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان بڕیاری تاکلایەنەی دا بۆ فرۆشتنی نەوت ئەویش لە ئەنجامی ئەوەی کە حکوومەتی عێراقی بۆ نمونە بودجەکەی دەتوانین بڵێن تا ڕادەیەک نەیدەدا بە شێوازێکی ڕادە بە دەرەبانە هەمووی هۆکاری زۆر گرنگ بوون بۆ بەرزکردنەوەی ڕێژەی بێکاری و لە هەمان کاریشدا هەژاری لە هەرێمی کوردستاندا بەڵێ بەس لەو کاتێک کە بۆ نمونە دوای فرۆشتنەوە کە تا چەند مەسەلەمەستانی پرۆژەکان بۆ نمونە زیاتر لە 95 پرۆژەکان پرۆژەی بەڵاندەران هەتا مەسەلەی وەبەرهێنانیش تووشی کارەسات بوو بۆی مەسەلەی سەقامگیری دۆخی سیاسی هەرێمەندەی لە وەبەرهێنەرەکان ڕۆژنە وڵاتانی دەرەوە ئەمە تا چەند کاریگەری ئەمەش کاریگەری لەسەر مەسەلەن ڕێژەی بێکاری و هەژاری
بەڕێی من لە وڵاتێک کاتێک کە تو سەرچاوی دارایی فراهەمکراو نەبێت زۆر جار نە کۆمپانیەکان ئامادەن بۆ نمونە کار بکەن بەبێ ئەوەی سەرچاوی پارەدارکردن و تەموینیان لەبەردەستدا بێت نە تاکەکانیش بۆ نمونە هەوڵ دەدەن کە کارێکی جوان ئەنجام بدەن و بە شێوازێکی بەردەوام لە کارەکانیاندا بۆ نمونە سەرکەوتن بەدەست بێن بە حکمی ئەوەی کە لایەنی دارایی فەرامۆشکراوە ئەوەی لە هەرێمی کوردستان لە 2014دا ڕوویدا وەکو باسم کرد زۆر جار تەسیراتەکە هەرچەندە تەسیراتێکی ڕامیاری بوو بەڵام کاریگەریەکی ئابووری زۆر بەهێزیشی بە دوای خۆی داهێنا بە حکمەوەی کە زۆربەی زۆری کۆمپانیەکان وایان هەست دەکرد کە هەرێمی کوردستانیش بۆ نمونە ناسەقامگیرە لە ڕوانگەی ڕامیاریەوە بۆیە زۆر جار ئەگەرێکی مەترسی لەسەر ژیانی خۆیان و لەسەر کۆمپانیەکان و سەرمایەکەی خۆیانیان هەیە لەبەرەوەی بۆ نمونە سەرمایەکان و خودی کۆمپانیەکان و حتا شخصەکانیش بەنایان بردە بەر وڵاتەکانی خۆیان و بۆ نمونە کارەکانیان هەرێمی کوردستاندا بە شێوازێکی ڕادەبەدەر فرامۆش کردیا خود دەتوانین بین هەر دوایان خست تاکەکانیش بە هەمان شێوە ئەمانە هەمووی ئەگەری سەرەکی بوون کە زۆر جار ڕێژەیەکی یەکجار زیادی کۆمپانیەکان کارەکانیان لە هەرێمی کوردستان دەسەبەر کردیا خود بۆ نمونە کارەکانیان بەجێهێشت ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ دابەزینی ئاستی بەرهەمێنان لە هەرێمی کوردستان و ڕێژەی بێکاری بە شێوازێکی ڕادەبەدەر چونکە بینیمان لە 2014 زۆربەی زۆری کۆمپانیەکان ڕێژەیەکی یەکجار زیادی کرێکار و لە هەمان کاریش لەو جۆرە کەسانی کە لەگەریاندا کار دەکەن بە شێوازێکی ڕادەبەدەر ئەوەیان کرد بۆ نمونە هەوڵیاندا کە بۆ نمونە ڕێژەکە کەم بکەنەوە و کەسەکانیان بۆ ماڵەوە ناردەوە بەبێ ئەوەی کە کاریان بەردەوام بێت لەگەڵ کۆمپانیەکان بەڵێ بەس بۆ مەسلەی ئابووری سربەخۆ کە بەرەزوتت وەکو پێویست دیراسە نەکرابوو مەسەلاوی کە خەڵکی بێکار کرد مەسلەی بۆ بەرپرسانیش ینی کاریگەریە بوو یاخود بە پێچوانەوە مەسەرەن کۆمەڵێک بەرپرس مەسەرەن لە هەرێمی کوردستانە بۆی داهاتینەوت ئەوان زیاتر دۆڵەمەندتر بوون و مەسەرەن بۆی فرۆشتنی ئابووری سربەخۆ ئێمە چینی ناوەڕاست ڕووی لە کەمی کرد بەڕێی من زۆر جار ئێمەی چینە هەژارەکان و جۆرە چینانەی کە ئێمە لە خوارون زۆر جار بانجی و جۆرە هەڵانەی سیاسیەکان دەدەین لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە لە کابینە یەک لە دوای یەک ئەوەی بینیشمان کە زۆر جار بۆ نمونە پەنابردنە بەر بڕیاری تاکلایەنە یاخود بۆ نمونە بێ بەرنامە یاخود نەبوونی استراتیژیەتێکی ڕوون و فەرهەمکراو وای کرد کە زۆر جار دۆخی خەڵکێکە بە شێوازێکی زۆر ئاڵۆزتر لەوەی ببینێت بۆیە لە هەرێمی کوردستانیشدا زۆر جار ناکرێت بەرژەوەندی تاکە کەسی لە سەروی بەرژەوەندیەکانی خەڵکەکە بێت ئەوەی لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە تەبەقەی سیاسی بە شێوازێکی ڕادەبەدەر بڕیاریدا دەبایەنە دژی بۆ نمونە خەڵکەکەی نەبا بەڵکو هۆکار با بۆ ئەوەی کە هەماهەنگی و دۆخی ئەو جۆرە ئاڵۆزی کە بەسەر هەرێمی کوردستاندا هات کەمێک بۆ نمونە چارەسەری کردبا بەڵام بینیمان بۆ نمونە بڕیارەکان زیاتر کێشەکانی ئاڵۆز کرد و ئەمانەش وای کرد کە بۆ نمونە بێمتمانی خەڵکەکە بەدەسەڵات و بە هەمان کاریشدا بەلایانی سیاسی نەمینێت لە ئەگەری ئەو جۆرە بڕیارانەی کەوا دراون بەڵکو زۆر جار لەوانەیە بڕیارەکان ئەگەر لە ئاستێکی ڕادەبەدەر و بە دیراسەکردن بان بەڕێی من چارەسەری دۆخی قەیرانەکانیش هەرچەندە ناتوانین بڵێن 100% چارەسەر دەگرا بەڵام زۆر جار کاریگەریەکی نەگەتیڤی ئەوتۆی نەدەبوو لەسەر تاکەکانی کۆمەلگای کوردەواری کە تاکو ئێستاش دەتوانین بڵێن خەڵکەکە داناڵێنێت بەو جۆرە قەیرانە و بەو جۆرە کێشانێکەوە لە ساڵی 2014 ڕۆیدا و تاکو ئێستاش دەتوانین بڵێن زۆربەیان یاخود بێشێکیان بەردەوامن و چارەسەریان بۆ نەگونجاو یاخود نەدۆزرانن. بەڵ سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون
کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک دوکتۆر محەممەدێکە بکرێن وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێزش تاوڕای مەسەلەی ئەو ڕێژەیە ژاری و بێکاری کە ئێمە لە کوردستان دوای 2014ەوە بەرز بەوە بەهۆی مەسەلەی فرۆشتی نەوت بە سەربەخۆ و ئاگەر ئێمە نەتوان بە سەربەخۆ نەفرۆشت بەیانی ئەو مەسەلەم ڕێژانە بەرز دەبوون و بۆ چوونی بەڕێز نەخێر بە دڵنیاییەوە بەرز نەبەوە بۆ چکە ئێمە لە دوای 2014 دوایەوە پەیوەندیەکان تاو تێر چوون لەگەڵ بەغا ینی ئەو بجێکەوە تەرخان کرابوو بۆ هەرێمی کوردستان بڕا و هەرێمی کوردستان نیتوانی ئەو پارانی کە لە بەغاوە هات بەقەد ئەوەندە پارە بخاتە خەزانەی گشتیەوە یعنی خست مەرجێنەوە ئەو نییە نەیتوانی بێت چکە لەبەرەوە پرۆسەکە ناشەفا بووی من نازانین لە ڕاستیە چەندێ نەوت فرۆشراوە بە چەند فرۆشراوە پارەکە چەندە وەچەنێکی هاتوۆتە ناو خەزێنی گشتیەوە بەڵام بە هەر حاڵ ئەوەی کەواچۆتە ناو خەزێنی گشتۆ زۆر کەمتر بووە لەوەی کەوا لە بەغاوە هات بۆ هەرێمی کوردستان ساڵانە تقریبان ئەو ساڵانی پێشەوەی کەوا بجێ هەرێمی کوردستان ببڕێ تقریبان 13 ملیار دۆلار ئاهات بۆ هەرێمی کوردستان. ئێستا تەمان ئەو ڕێژەی کەوا چێتە خەزێنی گشتیەوە زۆر کەمترەوە لەوە لەبەرەوە سێرەکەیت لەو کاتەوە خەڵک موچەکانی کەم بۆتەوە زۆر و خەڵک وەکو پێویست دانامەزرێ و لەبەرەوەی پرۆژەکان ئەوەی کەوا تایبەتە بە حکومەتەوە سەرمایە گوزاریەکانی کەم بۆتەوە پرۆژەکانی کەم بۆتەوە پرۆژەی تازەنەکە ئەوانش کا بۆ پێشتر زۆربەی وەستێنراوە لە کەتی تایبەتیشە پرۆژەکان کەم بوونەتەوە زۆر مەجال نییە بۆ ئیشکردن خەڵکەکان کەوا جاران ئیشان زۆر دەستەکە و دێسا دەستیان ناکەوێت دەرامەتەکانیان ناتوتە خوارەکەواتە بێکاری زۆر بووە و هەژاری زیادی کردو بەڵام ئەو بوو دەسەڵات دانایش ڕاستە کەوانیش مەسەلەن داهاتەکانیان کەمی کردبێت لەو کاتێک کە نەوت بە سەربەخۆ فرۆشتای خۆ بە پێچەوان ئەوان زیاتر دەوڵەمەند بوون ینی پارێکی باشتریان هاتوۆتە دەستکە بۆ خۆیان و مەسەلەن بۆ ئەنجامی هەڵبژاردن و بۆ دروستکردنی کەناڵ و مەسەلەن کڕینی دەنگی خەڵکیش بەکار بێنرێت بە تەواوەتی ڕاستە هەروکوتم لەبەرەوەی بە ناشەفافی پرۆسەکە ڕۆشتۆ بەڕێوە پارێکی زۆر هاتووە بەڵام کەم هاتوۆتە ناو خەزانەی گشتیەوە سێرەکەی ئەوان زۆرتر دەوڵەمەند بوون دام و دەستگاکانیان زیاتر پارێتی هەسەفەکرێ بەڵام ئەوەی بۆ حکوومەتە بەس خەڵکە پێ دوای زیانی کردووە هەژار و بێکارتر بوون دەوڵەمەندتر بوون بەدڵنیایە بۆ دەوڵەمەندتر بوون چکە مەجالی پارە بەدنیان زۆرتر بووە جاران مەسەر پارێکە هات بۆ هەرێمی کوردستان لە عێراقەوە نانەتوانی زۆر دەستی بۆ بن بۆیان نەبرد بەڵام بەو دەرەجەی ئێستا نا لەبەر ئێستا هەمووی خۆیان مەسئول لێ کەس نییە هەنی مەلیان پرسێتەوە و ینی بە شێوەی کە خۆیان یانەوێت پارەکان کۆکەنەوە و بەشێکی وەکوڵە وەکو سەدەقە ئەیخەنە ناو خەزێنی کوشتیەوە و بۆ خەڵکە زۆر بەهرە زۆری بۆ خۆیانە بۆ خۆیان و بۆ دامودەرگاکانی بەزۆکو حیزیش هەردوو پارتە دەسەڵاتدارەکە پێ دوای ئێستا لە دوای فرۆشتی نەوت بە سەربەخۆ ینی لە ڕیزبەندی حیزب دەوڵەمەندەکانی جیانن ینی لە بەرامبەریشە خەڵکی ئێمە خەڵکی کوردستان هەژارتر بووە بەڵێ بە دڵنیایەوە لەوانیەوەن بە تایبەتی مەسەن با بڵین یەکێتی چکە بیستومانە یەکێتی هەندێک جار مەسەن پاری لە پارتی وەرگرتووە لە احتیمالە بەقەت پارتی دەوڵەمەند نەبوو بێت یان تا ڕادەیەک زەرری لێکەوت بێت بەڵام لەبەرەوەی جومگەی ئابووری گەورە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە و مەلەفی نەوت لای ئەوە ئەوان طبعاً کێشەی ئابووریان نییە لە ڕاستیە ناوەکو لە پێدوای لە ڕیزبەندی حیزب دەوڵەمەندەکانی جیانن یاخۆ دەوڵەمەندترین حیزبن حیزبەکانی ئێرە بەو داهاتەی کە لە بەردەستیانە لە حیزبە هەرە دەوڵەمەندەکان لە جیهانە بە پێوەری دەرامەتی وڵات ئەی تۆ مەسەن
بنسبة مثلا دخلی وطنیەوە یان ناتیجی قومی ئەو وڵاتەوە یعنی داهاتە کۆی داهاتی ئەو وڵاتەوە بەڵێ ئەو حیزبانە حیزب حکومڕانەکان بەبەسمە ئەوانەی کەوا حکومیان بەدەستە زۆر دەوڵەمەندن یعنی بکۆڵن قیاسن بە دەخلی ئەو وڵاتە بەڵێ لەوان دەوڵەمەندترن لەوانەیە ئەوان بکو ڕقەمی مطلق هەنی حیزب هەبێت ینی زۆرتر بێ بەڵام تۆ مثلا حیزبی مثلا جمهوری و حیزبی دیموکرات لە ئەمریکا ئەگەر زۆر پارێشیان زیاتر بێ لە یەکێتی و پارتی لە ئێمە بەڵام نیسبەتەن بە نیسبەتەن بە دەخلی ئەو وڵاتە هەر زۆر بچووکە هەر هیچ نییە لەوانەیە لە سایەکی بە لە سایەکی ئەمەیانە ئێرەش حسابی نەکەیت یعنی مەبەستمەوەیە لە وڵاتێکی فەقیرە ئەم حیزبانە ئەم هەموو گەورە دەسەڵاتە ئابوووریە گەورەیان هەیە و کۆمپانیان هەیە و دەرەمەتیان دەسەکەوێت زۆر گەورەترن لەو حیزبانی کە لە وڵاتانی ترا هەیە سەرکردەکانیشان هەروە کەسە باڵا دەستەکان يعني هي ناكري يعني مثلا قياس ناكري يعني مثلا اما مثلا لا قصر وتلاري زور قوره ولو فرق خوش بختي يعني بلان فروقي تايبتيان هي يعني مثلا ببيع قيود على صرفكن يعني جان حتى العراق شوانا بو جاران هذا الزماني ملكيشا يعني مثلا ملك نيتوانيو بارزوي خوي پارە سەرفکە ئللا یعنی مەسەن داوای لە وەزیری دارایی کردووە و لە ژێر چاودێری ڕقابەی مالیا خەرجیەکانی کردووەوە نەیتوانێت لادان بکە تەمەنە وڵاتە مؤسساتیەکان هەموویان وان لە ئەوروپا لە یابان لە کۆریا حتا مەسەن سەرۆکی وەزیران لە کۆریا گیراوە لە سجنایە زۆر مەسەن هەر گەندەڵێکی بچوو بدۆزرێتەوە لە هەر بەرپرسێکی گەورە لە هەر وڵاتێکی مؤسساتی دیموکراتی نا یعنی مەسەن ئەو پەڕی ئیجراعاتی بەقوتی لەگەڵاکەن بەڵام لە هەرێمی کوردستانی کێ توانێت قسە بکە بەڵێ لێرە دەسەڵاتداران زۆر دەستیان کراوەیە و پارەکان بێشمار سەرفەکەن لە کاتێکە کە خەڵک زۆر هەژارە و بێکارە بەڵێ سوپاس دەکەم کاکتۆرێکم گەرەم و لایبەرز سەبارەت بە لەو کاتێک کە سیستەمی پاشەکەوتی موچە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە ئێستاش بە تەواوەتی لا نەبراوە تا چەندە کاریگەری مەسەن لەسەر ڕێژەی بێکاری و هەژاری شەبووە یاخود ئێستا کەسێک کە موچەخۆر بێ کە موچەکەی بەشی پێراویستەکانی ژیان نەکات بە هەژار هەژمار دەکرێت؟ بەڕێی من بەڵێ بەڵکو ڕێژەیەکی یەکجار زیاد ئەو جۆرە پاشەکەوتەی کەوا لە موچەی فەرمانبەرانەوە ڕوویدا ڕێژەی بێکاری یاخود ڕێژەی هەژاری بە ڕێژەی کە ڕادەبەدەر بەرزی کردەوە چونکە لە کاتێک کە بۆ نمونە تو 170 یاخود 175 موچەکەت دادەبەزێنرێت بەڕێی من زۆر جار دەچە خانەی ئەو جۆرە کەسانەی کە هەژارن بە حکمی ئەوەی کە زۆربەی زۆری پێداویستەکان تو توانای کڕینت نییە و ناتوانانی بەدەستیان بهێنی جا ئەمەش ئەگەرەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەەوە زۆر جار بڕیاری پاشەکەوتکردن کە لەلایەن حکومەت یاریمی کوردستانەوە دەرچوو بەبێ بەڕنامە دەرچوو و کاریگەریەکی تەواوی لەسەر ئەو جۆرە ڕێژەیە کرد چونکە کەسێک کە بۆ نمونە بە موچەکەی دەیتوانی هەموو پێداویستەکانی خۆی دابین بکات بەڵام ئێستا ناتوانێت 125 پێداویستەکانی خۆشی دابین بکات ئایا ئەگەرەکە ئەمە بە هەژار لە قەڵەم نادرێتنە وڵاتێکدا کە بۆ نمونە ڕێژەی داهاتەکانی لە سەروی داهاتە یاخود دەتوانین بڵێن زۆر جاریش لە توانایدا هەیە ئەم جۆرە ڕێژەیە بەرەبەرزبوونێکی تەوا بچێت بە حکمی ئەو جۆرە باشەکەوتانەیەوە حکوومەت فەرزی کرد بەسەر فەرمانبەران و تاکو ئێستاش دەتوانین بڵێن ئەم جۆرە ڕێژەیە بەردەوامە بەڵام ڕێژەکان هەرچەندە کەمێک زیادی کردووە وەکو جاران نماوە لە ساڵانی ڕابردوو بۆیە ئێستاش کاریگەری هەیە لەسەر ڕێژەی هەژاری چونکە ئەوەی کە تەسیرێکی یەکجار زیادی لەسەر کردووە جۆرە کەسانەیە کە تاکو ئێستاش ڕێژەی بڕینی موچەکانیان بە ڕێژەیەکی ڕادەبەدەر بە بەراورد لەگەڵ کەسانی تر زۆر جار ڕۆڵێکی یەکجار زیاد بۆ دروستبوونی هەژاری لەسەر ئاستی وڵاتەکەدا. بەڵێ زۆر باش بەس زۆر جار کەسانی ئابووری ناز باز لەوە دەکەن کە لە دوای سەرەڵانی قەیرانی دارایی و زیادبوون ڕێژەی بێکاری و هەژاری چینی ناوەڕاست نەماوە یعنی چینی ناوەڕاست چییە گەر نەمێنێت چ مەترسێکیە بۆ نەسەر کوردستان ئایمە لە کوردستان ئێستا مەسەرەن چینی ناوەڕاستمان نەماوە تەنها چینی دۆڵەمەند و هەژارمان هەیە؟ بەڕێی من بوونی چینی مامناوەندیش دەتوانین بڵێن لە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە چونکە تو ناکرێت لە وڵاتێکدا بژی تەنها بۆ نمونە دوو طبقەی سەرەکی بە تایبەت طبقەی حاکیمە کە ئاستی داهاتیان لە سەروی
ئاستەکانە و کەسێکیش کە بۆ نمونە لە نزمترین ئازدا بەڵکو ئەم جۆرە چینێکی ئێستا لە هەرێمی کوردستاندا کە چینی مامناوەندە کە کاریگەری و ڕۆڵێکی یەکجار زیادیشی هەبوو بە تایبەت لە هەندێک مەسائل بە تایبەت مەسائلەکانی کۆمەڵایەتی و ئابووری و ڕامیاری بەڵام ئێستا ئەم جۆرە حاڵەتانە نەماوە بە حکمی ئەوەی کە دەتوانین بڵێن زۆر جار ئەم جۆرە چینەش ئێستا چوویتە تەبەقەی هەژار نشینەکان بە حکمی ئەوەی کە حەو جۆرە باشەکەوتە کاریگەریەکی تەواوی لەسەر ڕێژەی موچە و داهاتەکانیان کردو و ناتوانێت گرنگترین بێداویستەکانی خۆی بەدەست بهێنێت بەڵکو ئەم جۆرە چینە و لابردنی چینەکە کاریگەریەکی تەواوی لەسەر جومکەکانی ژیان و بواری کۆمەڵایەتی و بواری ئابووری لە کۆمەلگادا ڕووی داوە کە ئەگەرەکەش دەگەڕێتەوە بەو جۆرە بڕیارە ناپەسەندانەی کە لەلایەن حکوومەتەوە دەرچوو لە دوای قەیرانی دارایی. بەڵێ ئەی سەبارەت بە مەسلەی گەندەڵی مەسلەی بەهادەردانی سامان لە هەر وڵاتێکە و لە هەرێمی کوردستانیشە چەندە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ڕێژەی هەژاری و بێکاری مەسلەی گەندەڵی؟ بەڕێی من گەندەڵی دەتوانین بڵین سەرەکیترین کێشەیە کە زۆر جار بەرەوکی هەموو لایەنەکان لە وڵات داگرتووە بۆ نمونە لە بواری ڕامیاری و لە بوارە ئابووریەکان و بوارە کۆمەڵیتەکان چونکە زۆر جار ئەم جۆرە کێشەیە کاتێک کە تەشەنە دەکات وەکو ئەوەیە کە بۆ نمونە جەستەیەک بۆ نمونە نەخۆشیە کاتێک کە تەشەنە دەکات کاریگەریەکی تەواوی لەسەر ئەم جۆرە جەستەیە دەکات و هەتاکو دەگەینێتە ئاستی مردن لە وڵاتیشدا کاتێک کە گەندەڵی بە ڕێژەیەکی ڕادەبەدەر سەرەتاوە دەست پێ دەکات وای لێ دێت کە زۆر جار ئەو جۆرە گەندەڵیە تەشەنە دەکات لە هەموو جونگەکان و کاریگەریەکی تەواویشی لەسەر ئەوەی هەیە کە بۆ نمونە بواری ڕامیاری دادەپێنێت و بواری کۆمەڵایەتی و بوارە ئابووریەکانیش بۆیە چارەسەرکردنی ئەو جۆرە دۆخەیەش پێویستی بە هەماهەنگیەکی تەواو هەیە بە تایبەت ئێمە لە هەموو چینەکان و لە هەموو بوارەکانیشدا ئەو جۆرە ڕۆڵە چونکە لە هەرێمی کوردستانە بە تایبەت ئەگەر بێت و ئەو جۆرە کێشەیە چارەسەر نەکرێت بەڕێی من زۆر جار لەوانەیە کاریگەریەکی تەواوی لەسەر حتا شیرازەی کۆمەڵایەتی و بواری ڕامیاریشیش لە وڵاتدا دروست بکات. بەڵێ ئەی سەبارەت بە کاوتۆ سەبارەت بە سەوارە خراپەکانی ڕێژەی زیادبوون ڕێژەی بێکاری و هەژاری بە بچوونی بەڕێزت ئەوە سەوارە خراپەن کامانن کە ئێستا لە کوردستانە بۆی بەرزبوونەوەی هەردوو ڕێژەکە ڕووی لە زیادبوون کردو. زۆر جار دەتوانین بڵێن ئەم دوو ڕێژەیە هۆکارەکە یاخود ئەگەرەکە دەگەڕێتەوە بۆ جۆرە کێشانەی کەوا تاکو ئێستاش هەوڵ نەدراوە بۆ چارەسەرکردنی چونکە زۆر جار چارەسەرکردنی کێشەکان وای لێ دێت کە زۆر جار کێشەی بە دوای خۆیدا بێنێت ئەو جۆرە کێشانەش هۆکاری سەرەکین بۆ ئەوەی ئەو دوو ڕێژەیە بەرەو بەرزبوونەوەیکی تەواو بچن ئەوەی کە لە 2014 ڕوویدا لە هەرێمی کوردستان بە تایبەت شەڕی داعش یاخود قەیرانی دارایی یاخود دابەزینی نرخی نەوت یان پەنابردنە بەر تاکلایەنی و بڕیارەکانی فرۆشتنی نەوت ئەمانە هەمووی هۆکاری زۆر زۆر گرنگ بوون دەتوانین بڵین کە ئەو دوو ڕێژەیە بەرەو بەرزبوونەوەیکی تەواو ڕۆیشت بەڵام ئێستاش ئێمە ناتوانین بڵین بۆ نمونە ئەم جۆرە کێشەیە بە شێوازێکی ڕادەبەدەر چارەسەرکراوە بەڵکو ڕێژەکە بەرەو کەمبوونەوەیکی تەواو ڕۆیشتووە چونکە هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی شەڕی داعش بە ڕێژەیەکی ڕادەبەدەر نەماوە و لە هەمان کاتیشدا نرخی نەوت بەرەو بەرزبوونەوەیکی تەواو ڕۆیشتووە بەڵام نەبوونی شەفافیەت وای کردووە کە زۆر جار ڕێژەکە وەکو پێویست چارەسەر نەکرێت و کەم نەبێتەوە و لە هەمان کاتیشدا هۆکارەکانی تریش کە دەتوانین بڵین لە سەروی ئەوانەوە بۆ نمونە ڕێژەی پاشەکەوتیش ئێستا بە ڕێژێکی ڕادەبەدەر کەم بوویتەوە بەرامبەر بە ساڵانی ڕابردوو ئەوانە هەمووی هۆکاری سەرەکین بۆ ئەوەی ڕێژەی هەژاری و ڕێژەی بۆ نمونە بێکاری هەرچەندە لە ساڵانی ڕابردوو بەرەو بەرزبوونەوە ڕۆیشت بەڵام ئێستا کەمێک تەسیری هەیە بەرەو کەمبوون بەڵام ئێمە ناتوانین بڵێن هێستاش بۆ نمونە شایانی باسکردنە یاخود بۆ نمونە حاڵەتێکی باشە کە پێویستە باس بکرێت بەڵکو ئێشتا ڕێژەکە ڕێژەیەکی مەترسیدارە و پێویستە بۆ نمونە ڕێژە بەرەو کەمبوونەوەیکی تەواو بچێت تاکو دۆخی ئابووری و کۆمەڵایەتی و ڕامیاری وڵاتەکە تێکنێشت. بەڵێ سپاس دەکەین کاوتۆر محەممەدێک بێرم وڵای بەڕێز سەبارەت بووی کە ئێمە لە کوردستانە مەسەلەنگە خەڵکێکی زۆر بێکار بێ ینی پێدوایە پەیوەندی بە ئەوە نییە کە ئێمە کەمی داهاتمان هەیە پەیوەندی بە گەندەڵیەوەیە کەم خەڵکی سێمە لە کوردستانە بێکار بوو هەژار بوون زیاتر پەیوەندی بە گەندەڵیەوەیە گەندەڵی دەستگای حکومڕانی لە هەرێمی کوردستانە یعنی بەو پارێشی کەوای ئێستا هەر زۆر زۆر کەمە ئەگەر بە گەندەڵی خەرج نەکرا هەر باش بوو و لەوش زیاتر ئەگەر بەهاتایە ئەو داهاتانەی کوا کۆکرێتەوە لە ژێر چاودێریکی تەواوی دەستگا ڕاستەقینە دەوڵەتیەکانە بواە ئێمە پارێکی زۆرمان یعنی هەبوو و باش سەرفان بکردایە بێکاری و هەژاری بەو دەرەجێ نەبوو
و لە هەمان کاتیشا ئەگەر بەهاتە و یعنی جۆرێک لە عەدالەتی کۆمەڵایەتی هەبووە ئەو کاتە بەو شێوەیە هەژاری نەبوو یعنی بەشێکی زۆر لە خەڵکانی کەوا هەژارن ئەوانە حەقیان خوراوە بەتایبەتی لە وڵاتی ڕۆک و ڕێی وەکو ئێمە ینی کە خەڵکێکە بینی مەسەن زۆر دەوڵەمەنە ملیاردێرە ئەملاکێکی زۆر زۆر گەورەی هەیە ئەو بەنە حەقی دەستی کەوتووە بۆ چونکە ینی بە پێی دەسووری عێراقی نەوت و غاز مڵکی هەموو خەڵکەکانە هەموو خەڵکەکان بە یەکسانی حەقیان لەسەر ئەو سەرۆتە هەیە کە هەیەی و مەفرۆزە بۆیان بگەڕێتەوە لە کوردستانە مڵکی کێیان نەوت و غاز خۆی بە حەقی بەپی دەستور مڵکی خەڵکە لە واقع ئێستا بەس لە واقعا مڵکی خەڵک نییە مڵکی خەڵکە دەسەڵات دارەکانە ئەوانی کەوا سوڵتان بەدەستە چکە بە فعلی سیرەکی ئەوان تەسەڕفی پێوەکەن بە فعلی ئەوان ئەیفرۆشن بە فعلی ئەوان کە پاریان دەسەکەوێ لای خوان ئەیهێڵەوە و دابەشێکن لە ناو خۆیان و بۆ حیزبەکانیان و بەشێکشیان بە دەستگای دەوڵەتی کە حکوومەتە زۆر بەشێکی زۆر کەمیە گەڕێتەوە بۆ خەڵکی مەبەستمەوەی ئەو خەڵکانێکەوە زۆر هەژارن یعنی زیاد لە خەڵکە هەژارەکانی دەوڵەتە موئەسەساتیەکانن زۆڵمیان لێکراوە بۆ چکە ئەوان مەسەن سەرچاوی داهات فرەیە و بەشێکی خەڵکە دەوڵەمەنەکان بە جهد و بە تێکۆشان و بە عەرەبیڵە بە موسابەرە و بە کێبڕکێ گەیشتونەوە ئاستە خەڵکانێک زۆر هەیە لە ڕێگا پێکیان کەوتۆ نەماون بەشێکی کەمیان ئەوانەی کەوا زۆر لێ هاتوون ئەگەرچی دڵمەندەوێش هەر نەعەدالەتی هەیە گەیشتونەوە ئاسی کە زۆر دەوڵەمەند بن بەڵام لە لای خەڵکی ئێمە خەڵکەکان کەوا بێتوانان لە ڕاستیە بەڵام لەبەرەوەی یعنی حکمیان بەدەسە دەسەڵاتیان بەدەسە داگیریان کردووە سەرۆتەکان داگیر کردووە کەواتە دەوڵەمەنی لای ئێمە دەوڵەمەن بە ناحەقی دەوڵەمەند بووە چکە سەرۆت و سامان هەمووی نەوتە بۆ بە پارە و ئەوان دەستیان بەسەرا گرتووە کەواتە دەوڵەمەنی ئێمە ناحەقیەکە بەو هەژارانە زیاتر لە دەوڵەمەنەکانی تر ئەگەر ناحەقیان کردێ بە ئەی پێ چۆن دەکرێت چارەسەری ڕێژەی مەسەرەن هەژاری و بێکاری بکرێت تا ئێمە خاوەنیم جۆرە لە حکومڕانێتی بین قورسە چارەسەری بکرێت بەڵێ ئەم جۆرە حکومڕانە تەمان خوان عیلاج ناکەن و باش نابن یا بێ باشکرێن یا بێ نەهێڵرێن باشکرێن بە زەخت باشەکرێن ئەگەر بێن لەگەڵ یعنی زەختەکانە تەمان ئەوە احتیمالە بەڵام لە هەمووی باشتر ئەوەیە تۆ سەر لەبەری دام و دەستگای حکومڕانی یعنی دروستکەیتەوە یعنی ئەم خەڵکانی یعنی دەرکەوتن کەوا خەڵکانێکن نە لێزانن نە خەڵکی یعنی بەتوانان نە خەڵکێکیشن کە لە ڕاستیا بێنە سەربار و ئیش بکەن کەواتە یعنی ناحەقیەکەن بە خەڵک و لە هەمان کاتیشا یعنی وەکو پێویست ناتوانن دام و دەستگاکان ببەن بەڕێوە ئەمینیش نین و لێزانیش نین بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر ئیدریس بە بۆ چوونی بەڕێژت چارەسەر چییە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری چۆن پێ دوایێت ئەم پرسە چارەسەر دەکرێت بەڕێی من یەکەم جار نیەت پێویستە و لە هەمان کاتیشدا پێویستە بەڕنامە و ستراتیژیەکی تەواو هەبێت لەلایەن ئەو جۆرە دامەزراوانەی کە تایبەتن بە بواری چارەسەرکردنی دۆخەکە بەڵام وەکو دکتۆری شامەشی بێدا زۆر جار چارەسەرکردنی کێشە بە کەسێک ناکرێت کە خۆی بۆ نمونە سەرچاوی کێشەکانە بەڵکو پێویستە بۆ نمونە کەسانێکی بە ئەزمون و کەسانێکی بسپۆر و کەسانێکی خەمخۆر هەبن بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە دۆخەیە تاکو ئێمە بۆ نمونە بە دەردی هەژاری و بە دەردی بێکاری نەناڵێنین هەتاکو بۆ نمونە ئەو جۆرە هەماهەنگیە و ئەو جۆرە هەستە و ئەو جۆرە متمانێن ناو خەڵکەکە و لە ناوەن ئەو جۆرە دەسەڵاتدارانە نەمینێت بەڕێی من ئەم جۆرە کێشەیە لەوەی زۆر ئاڵۆستر لێ دێت و لەوانەیە چارەسەرکردنەکەیشی زۆر شتێکی مەحاڵە بەڵام لە کاتێک کە بۆ نمونە نیەتێکی پاک هەبێت و متمانەیەکی تەواو هەبێت و بە سیقە و دەروونێکی پاکەوە بەڕێی من ئەم جۆرە کێشەیە هەرچەندە ئێمە ناتوانین 100% چارەسەر بکەین بەڵام زۆر جار کێشەکە دەگەینە ئەو جۆرە ئاستی کە مەترسیداری نەبێت بۆ سەر هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە و لەسەر بۆ نمونە لایەنی سیاسی و لایەنی ئابووری و لایەنی کۆمەڵایەتی هاونیشتیمانیانی ئێمە لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر ئیدریس ڕەمەزان مامۆستای زانکۆ کە لاورێرە و لەگەڵمان بووی هەروە دکتۆر محەممەد ڕەوف پرۆفیسۆری ئابووری کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ